هاي دەمبینی کەس نادوێنم ماز ناکەی سارد و سوڕم هاي بێ ئەوەی ماستی مەیبم مات و غەمبار و هوڕم هاي شەپڕێ و بم لەبەر پیری ئەو ساڵ بێ عاڵم شڕم زەوقی جارانم نما دایم بێدەنگ و کڕم ڕۆژانی خۆش بەسەر چون دەچی دەپرسی کوڕم لە دەست دۆستی بێوەفا وەختە یەقەم دادڕم بۆیە زۆر زۆر ناچارم ئەگەر سەوتم مەڵ بڕم بڵێم بەبێ وەفایە زۆر زۆر لە ئێوە پڕم ژینم دانە لە سەرتان لە ئاڵاتە زۆر شڕم فرمێسکی بێ وەفای لە چاوی خۆم دەستڕم خۆزگە دەبووم بە عمەلێک تا لە ئاسمان هەڵفڕم بێ بەڵا بێ سەفین دەبێ هەستم دەربڕم ئەمنیش وەکو مەعەمەی لە دۆستەکانم فڕم هاي تۆبە یەکجاری دەکەم دەبمە سۆفی و خەلیفە هاي دەچمە مەکە و مەدینەی بۆ مینا و مزدەلیفە هاي هەر هەمووی لە گۆڕ دەنێم هەست و سۆز و عاتیفە ئەو ڕۆ بە مەردی بژی هەموو کەست عەریفە دۆستاتی هیچ کەس ناکەم هەموو کەس بە تەکلیفە گەر دەتەوێ بمناسی مێژووی من لە ئەرشیفە هەرچی دۆستاتی دەکەم لەگەڵ ما بێ مەوقیفە هەموو کەس وەک یەک نییە ئینسان هەیە سەخیفە چێ بەڕووتا بێکەنی لادوانە بێ شەریفە یاو هەیە بە قیافە ڕێک و پێک و زەریفە بە من چی قەد و خیافە بە شەخسیات خەفیفە شعبی کاک سەعیدی بەڕاستی بێ تاریفە بۆ ڕەسوول ستایلە زۆر مردن بە تایفە لە خۆشی ئەو محەممەدەی سەدام دێوە قازیفە هاي ڕوودەکەی دار شوێنێ شەڕ و فیتنەواشوو هاي ئاز دەکەم ئیمشەو بمرم قاسیدی مەرگم زوو بە هاي نەعوبرم وەک هین و عەو نەسەبرم وەک ئەیوبە بەخوای لە چاوەڕوانی عاڵم وەکو یەعقوبە ئەوەی نییە پیر بوویمە زۆرم هەیە تەجروبە ئەو ڕۆژە مەعنە وایە پارە و جوانی مەرغوبە ئەو کەسەی گەر هەبوون بێ لە ناو خەڵکی مەحبوبە زەمانە بۆ وای لات زۆر زۆرم پێ تەعجوبە ئیزی و پارە و لەگەڵمی هەرسێک بووینە متروبە هەر کاتێ بە تەنیاوم هاوڕێم پێشی مەشروبە ئەس دەکەم ئیمشەو بمرم قاسیدی مەرگم زووبە شادی عەلی محەممەدیە پێم نەڵێ بێ ئوسلوبە لەگەڵ مامە ڕیشەی لەو هەولێرەی مەندوبە قوربانت بم بارزانجان لەکن بەندەی مەحبوبە قوربانی ڕەزوانی بێ قوربانی ڕەزوانی بێ کەرکوگاتا مەعقوبە بێ بەڵا بێ سەعید زۆر لەکنە من مەحبوبە شادی کاک سەعیدی دانی شەو ڕوو بەڕووبە هاي وقتی منی غریبە و ژینم بەردا ماویەوە هاي نازانم بۆچی ژیان لە پێشم تەماویەوە هاي دوشمنم خەڵکی دووڕ و ئینسانی خۆزاویە چاکە و خراپەی خەڵکم
هەردەم لە بەرچاویە ئەو کەسەی کە مەردیتن سرم لە پێناویە بەعزە کەسێ زۆر پیسە دەرونی ژەهراویە هەرچی پێ بڵێ تەڕناوی وەک سۆنە و مراویە یاخی بوونی ئەو جارم ئیتر بە تەواویە یاخی بەعزە خەڵکێشم هەردەم لە هەناویە زۆر کەس هەن لێم نەپرسن ڕوخسارت خەماویە خیانەتی بەعزێ کەسم نامردن لە چاویە خیانەت لە دۆستەکەت کەی نامەردی و ناپیاویە واز دەکەم ئەمژینە زەنجێکی خوێناویە لەبەر هەنێ ئاماز یاخی بوون نازناویە ئایەدار بێ کاک لوقمان سرم لە پێناویە شعبی کاکی بۆیە پێم لەڵێ پۆزاویە بۆ خاڵە حوسێنی وا چاوم لە چاویە بێ بەڵا بێ سەفید سرم لە پێناویە لە بەراو پیاخۆی نەمرم وەک مەحموود سەنگاویە کەلیمەی ئاماز یاخیش وەک تۆپی نەمساویە بەندی ئاماز یاخی وەک تۆپی نەمساویە ئای زۆر کەس هەیە وەکو من لەو ژیانەی بێی واوایە ئای نەفرەت دەکەم لە خۆم و لەو ژیانە بێمانەوایە ئای دۆستاتی هەرچێ دەکەی پەشیمانی لە دوایە برادەریە و ڕۆکە لە دوای کەیف و سەفایە ئەتاکو ئیشی پێتە شەو و ڕۆژ لەگەڵتایە ئەتاکو ئیشی پێتە زۆر لەگەڵت تەبایە دەڕۆی لە بۆ هەر شوێنێ وەک سێبەر لەگەڵتایە عادەتی کەسی خوێڕی و ئینسانی سفرەوایە بۆ بێگانەی هیچ نییە بەس بۆ خۆی ئازایە هەرکە ئیشی پێت نەما لە دوات دەکات دیعایە دەڕوات و بەجێ دێڵێ بە خەیاڵی دانایە وام دەزانی دۆستەکەم بۆ من پشت و پەنایە ئەمن لایگەڵی چۆنم ئەویش بۆ من هەروایە نام دەزانی نامەردە سفرەیە و بێوەفایە تازە ڕۆی پەشیمانم خۆزگەنەم ناسیبایە بەنەعلت بێ زەمانە لەگەڵم مندا ڕانایە ڕەزوانی زرعاری کوردی ڕوکنی دنیایە شاد بێ لوقمان بێچارە ئەو لەو مەزلی سەیدایە بۆ بارزان زرعاری دەڵێی تۆفان و باە بۆ کاک حوسێن محەممەدیە و کاکەی بۆ لە دوایە محەممەد تارمایی مانەڵێ ناوم نایە شاد بێ عەزیز زرعاری کامیرەی ڕاژیرایە بۆ عومەر محەممەدیە چاوی لە چاوم نایە شادی وەستە سەفینی دڵشاد بندیان لە دوایە ئەرکان و ئیسماعیل شاد بناو زوو تەبرایە بۆ وەستە سەفینی دۆستێکی بە وەفایە بە یادی دێنەوانی بۆ ئەوت نەهێنایە بژی عەلی محەممەد دەستوریان لە سەردایە شادی مامە ڕیشەیە عەڵال ئازری ئێستایە بۆ یاسین قیرژەی زۆر بەخێر بێ خودایە لەگەڵا و کاک سەعیدەی بە دوور من لە بەڵایە من مەتینم خۆش دەوێ سوێن بە وەڵڵا و میلایە کاک ڕەسوول ستایل لەو تاقەزەی نووسرایە بۆ محەممەد محمودی دەڵێ تۆفان و باە شادی محەممەد محمودی کوردی ڕوکنی دنیایە